بەناوی خوای گەورە و میهرەبان، سەڵاوات و ڕەحمەت و بەرەکات بۆ سەر گیانی پاکی پێغەمبەری سەرۆرمان محەممەد صلی الله عليه وسلم و بۆ یار و شوێن کەوتوانی تا ئەبەد. بەڕێزان و خۆشەویستان، خۆشحاڵم کەوا لاڵقەیەکی نوێی بەرنامەی پەرژێن دووبارە بە ئێوەی بەڕێز دەگەمەوە بۆ قسەکردن و درێژەدان بە باس و خواسە ئەدەبیەکانمان. لە چەند ئەڵقەی ڕابردووە باسەکانمان تایبەت بوو بە شعر، بەڵام بۆ ئەم ئەڵقەیە و چەند ئەڵقەیەک دواتریش پێم خۆشە لایەک بە لای ڕۆماندا بکەینەوە و بابەتەکانمان قسەکردن بێ لەسەر تیۆری گێڕانەوە خوازی و هەروەها ڕۆمان. وەم ئەڵقەیە پێم خۆشەکەوە میوانداری زۆر بەڕێز مامۆستا تەحسین حەمەغەریب دەکەم، هەم ڕۆمان نووس و هەم نووسەر و مامۆستای زانکۆ. زۆر خۆشحاڵ بم مامۆستا بەخێر یاخۆ سەر چاوم. زۆر سپاس، مەمنونم. بۆ ئەم ئەڵقەیە بەڕێزان پێم خۆشە قسە لەسەر ڕۆمانێکی مامۆستا تەحسین بکەین. یعنی لەم ئەڵقەیە زۆرتر وەکو ڕۆمان نووس قسە لەگەڵا ئەکەم. ئەم ڕۆمانە بە ناوی محەممەد دەبێتەوە بە پێغەمبەر، کەوا لەلایەن سەنتەری زەهایی بۆ لێکۆڵینەوەی فکریەوە دووجار چاپ کراوە. ئەمە چاپی دووەمێتیکەوە لە بەردەستی ئێمەیە. ڕۆمانەکە وەکو لە ناونیشانەکەیە دیارە باز لە ژیانی پێغەمبەری سەرۆرمان محەممەد صلی الله عليه وسلم ئەکا. من پێم خۆشە گرنگی ئەم ڕۆمانە لەوەیە بخەمە ڕووکەوە کۆکردنەوەیەکە، جەمعێکە لە نێوان ڕۆمان کە بەرهەمی خەیاڵدان و عاتیفە و وەکو ئەڵێ واقعی ئیفتیرازی ئینسانە، هەروەها لەلایەکی ترەوە باسکردن لە ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو کەسایەتی یەکەمی ئاینی ئیسلام کە پێویستە لەسەر ورد و درشتی ژیانەکەی، ژیانە واقعیەکەی بەو شێوە سەحیحی کە هاتووە لەسەری بوەستین. جا کۆکردنەوەی ئەم دووشتە لە قاڵبی بەرهەمێکی ئەدەبیە بەڕاستی کارێکی زۆر بوێرانەیە، پێویستی بە جوهد و توانە و هەروەها لێزانینێکی باش هەیە کە ڕۆمان نووس بتوانێ لە نێوان واقع و خەیاڵدا کۆبکاتەوە بە شێوەیەک کە هیچیان لەسەر حسابی ئەوەی تریان نەبێ. جا مامۆستا تەحسین پێم خۆشە لەو بوارەوە قسە بکەین کە جەنابەت یەکەم جار چۆن بوو هات بە بیر و هزرتا بە خەیاڵتا کەوا ژیاننامەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بکەی بە ڕۆمان، جیا لەوەی کە بە شێوەی وعزی یاخود بە شێوەی پەخشانیان بەو شێوە مێژوویەی کە ژێرراوەتەوە ئێمە ئەزانین لە چەندین کتێبا، بەڵام جەنابەت بڕیارتدا کە لە شێوەی ڕۆمانێکا بخیتە بەردەستی خوێنەر. بەناوی خۆی بەخشنەوە مێرەبان، بێگومان سپاس بۆ بەڕێزت، سپاس بۆ ستافی بەرنامە، سپاس بۆ بینەرانی بەرنامەکەمان کە کات و تەمەنی خۆیان ئەبەخشن بەم بەرنامەیە. لە ڕاستیە دکتۆر ئەم چیرۆکی ئەم ڕۆمانە بەلای منەوە دووسەرەیە، یاری لەلایەک ئێمە هەر لە مناڵیەوە گۆش کراوین بە باسی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، باسی ژیاننامەی پێغەمبەری خوا و ژیاننامەی پێغەمبەری خوا هەر بە دەرس خوێنمانەوە پێیان وتوینەوە لە مزگەوت تا پەروەردە بووین و وەکو هەموو ڕۆڵەیەکی مسلمانی ئەم وڵاتە و کوردستان ئەم لایەنێکی ئەوەیە لێرا وەکەڵێ ئیتر محبەتێک بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ ژیاننامەی پێغەمبەری خوا و ینی وەک شوێن کەوتوویەکی ئەوە ئیتر بەردەوام لە مناڵیمەوە ئەوم لەگەڵا بووە، ینی لەگەڵ یا ژیاوم لەگەڵ ژیاننامەی پێغەمبەری خوا. ئەمە سەرێکیەتی کە سەر دینی و التیزامە دینیەکەیەکە، ئەوە سەرێکی تریشی بریتە لەوەی کە من قەدەرەن هەروە ڕێککەوتووە هەر لەو کاتا کە خەریکی خوێندنەوەی ژیاننامەی پێغەمبەری خوا و ئەوە بوو گۆش کرام پێوانە، لەو سەریشەوە خەریکی خوێندنەوەی ڕۆمان و ئەدەبیات بۆم، ینی هەر لە مناڵیمەوە یەکێ لەو ژانرانەی لەو شتە ئەدەبیانەی کە بەردەوام خوێندنەوەم تیا هەبووە لە 14 ساڵیمەوە هەتا ئێستا بەردەوام خەریکی ڕۆمان بوو. ئەگەرچی ڕۆمان بابەتێکی نوێیە، ینی بابەتێکە لە ئەدەبیاتی نوێ بوونی هەیە، بەڵام ئیتر من هەر لە مناڵیەوە خەریکی ڕۆمان خوێندنەوە بووم، بەڵام دەبیریشمان نەچێت دکتۆر بابەتی ڕۆمان، بابەتی چیرۆک ئەسڵێکی قورئانی قوڵی هەیە، فەقصص القەصەص. ڕاست. إنا نحن نقص عليك أحسن القصص. لە قورئانە چەند باسی قسە هاتووە ئەمانە
ئەمە تەوەن لە دیوە دینیەکەیەوە ئەرزم کردی لە دیوە سیرەیەکەوە ئێتر بەردەوام هەر من لە خزمەت سیرا بووم و پێش ئەو ڕۆمانش شتم بووە نووسینم هەبووە بۆ نمونە کتێبێکمە بۆ ناوی پێغەمبەرناسی کە هەوڵی ئەومدا یەکەم جار لە مامۆستا نورسیەوە فێری شتێک بووم کە سنەتی پێغەمبەری خوا دوو سنەتە سنەتێکی ظاهیری و ڕووداوەکان کە ڕویان داوە ئێمە فێری بین و ئەوانە سنەتێکی ناوەکی و ڕۆحیش کە ئەوە سنەتی پێغەمبەرانی پێغەمبەری خوایە بیرم لەوە کردەوە دوای ئەوەی کە خەریکی ڕۆمان بووم ئەرزم کردی ڕۆمان مەخوێندەوەچی ئەوانە ڕۆمان بە شێوەی گشتی سایلە لە ڕۆمان هەبوو کە ڕۆمانی معنەی بۆن و نووسینەکانی کازان تازاکی لەسەر حەزەتی مەسیح و لە ئەوانە سەرمەکرد هەوڵیان داوە مرۆڤ معنەویەکان حتا بۆزاییەکان ئیشی وایان کردووە مەسیحیەکان زۆریان هەبووەکیان هەبووە ئەوانە بیرم لەوە کردو باشە ئەی ناکرێت ئێمە لە ژیاننامەی پێغەمبەری خوا کە بەداخەوە کەمهێنانمان هەیە ینی لەم بابەتە بەم شێوەیە ئەم سنەتە معنەویەی ژیاننامەی پێغەمبەری خوا کەمە ئەساسی ڕۆمانێک ینی ژیاننامەی پێغەمبەری خوا بخوێنمەوە بە ڕۆمان کە بە ڕۆمانە خوا ئەمە بەڵام تەنها ڕووداوە دەریکان نەبێ دیوی مێژویی نەبێ وەکەوەی مەولەنا جەلالەدین ئەفەرمێ کاتێک کە باسی قورئانەکە تەمان ئەوە فەرمێ خودت ڕا تەویل کن نەذیکڕا مەڕۆ قورئان تەویل کە بیگۆڕە خۆت بگۆڕە من لەم ڕۆمانە هەوڵی ئەومدا کە خۆم بگۆڕم تا لە ژیاننامەی معنەوی پێغەمبەری خوا تێبگەم دەستکاری سیرە نەکەم ینی ئەو شتانەی لە ڕووی ڕووداوەکانەوە لەو ڕۆمانە باس کراوە تقریبا هەوڵم داوە ینی تقریبا ئەوەی کە باوە لە سیرا باسی بکەم هەمووی هینی هەیە سەنەدی بڵێن مێژویی و تاریخی و بڵێن ئەوە گرنگە ببوورە ینی من مەبەستمە لەسەر ئەوە بوەستم ئێمە ئەزانین لە بڵێن ڕێبازی گێڕانەوە خوازی نارەتۆلۆجی ڕۆمان وان ئاسراوە کە بەرهەمێکی مەحزی خەیاڵی ئینسانە تەنانەت بە کارکتەرەکانی ناو ڕۆمان ئەوترێ کۆمەڵە کارکتەرن لە وەرەق لە کاغەز دروستکراون ڕۆمان نووس خۆی ئەیان هێنێتە بوون لە واقعا هیچ بوونیان نییە ئەمە وای لەیەکە کە ڕۆمان نووس بە تەواوەتی بەسەر ئەو چیرۆکەیە کە هەیە زاڵ بێت و چۆنی بوێ بەو شێوەیە بیبە بەڵام لە نووسینەوەی ژیاننامەیە بە تایبەتی ژیاننامەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوە کارێکی قورستری ئەوێ تۆ بێ ئیحاطە بە هەموو ژیانەکەی بکەیت لە ڕووی سەنەدەوە چۆن هاتووە و هەروەها تەسەلسولی منطقی کە دوایی ئەمەسەری تەسەلسولی منطقی ڕووداوەکان بگونجێنی لەگەڵ فەزای ڕۆمانەکەیە عرضم کردی لە ڕووی ڕووداوەوە لە ڕووی حەدەسەکانەوە تەمان جەنابەت معلومی بەڕێستە کە ڕۆمانی مێژووییمان هەیە ینی ڕاست باش بەشێ لە جۆرێ لە جۆرەکانی ڕۆمانوسی ڕۆمانی مێژوویە بەڵام من هەوڵمدا وەکو مێژوو لە ژیاننامەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەک فەرموود لەبەر پێگەی پێغەمبەری خوا بە هیچ شێوەیەک ڕێگە بە خۆت نەدەی دەستکاری ئەو بابەتانە بکە ینی ئەوە بهێنم بەڵام لە ناوە نەک تەنها خەیاڵی بۆ ئیزافەکەم ئەوەی کە لە تیۆریای ڕۆمان و ئەوشانە باسەکرێ بەڵکو ئەزمموی ڕۆحی خۆم لەو بابەتە ینی کەواتە ئەکرێ بڵێن ڕووداوە دەرێکێکە قدرتی تەخەیل و بیرکردنەوە باشە ئینجا ئەمە ئەزمونێکی ڕۆحی بێ ینی عشق سنتەر بێ عشق بێ بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو ئەزمونە کەمە باڵی بڵێن ڕووداوەکانانە ئەوە تەنها وەکڵێ خەیاڵ یا دیوە بڵێن هونەری و تەکنیکەکە چۆن باشتر ئاواهی بکەم ئەزمونە ڕۆحیەکەی خۆم لەگەڵ ئەو بابەتە کە عەرزم کرد خەلفیەتێکم هەبوو لەگەڵ سیرە و لەگەڵ ئەو بابەتانە و هەروەها بە تایبەتیش ئەم بابەتە پێشینانی ئێمە کردویانە بە شیعر کردویانە باشە کردویانە بە شێعر کردویانە و بە تایبەتی عارفەکان و پیاوچاکان و ئەوانە ئیتر منیش وتم ئەم ژانرە هەیە ئەم شتێکی سەردەمیشە باشە لە باتیوی بە شێعر بکرێ بە ڕۆمان بکرێ ئەوانە تقریبا ئیتر لەگەڵ یا ژیاوم ینی ئەوە هینەکە وتر دڵنیاشم ئەوەی کە کردومە هەر هیچ دەم سیرە و ژیاننامەی پێغەمبەری خوا بەڵام ئیتر عەلعوموم وەک عەرزم کردن ئەزموونی ڕۆحی خۆمە لەگەڵ ئەو بابەتەیە لەسەر ناونیشانەکەی حەزەکەم شتێک بە بینەران بڵێ محەممەد دەبێتەوە بە پێغەمبەر مەبەست چییە؟ ئەزانی دکتۆر ئێمە هەمومان مسلمانان ئەوە ئەزانین کە پێغەمبەر محەممەدی کوڕی عەبدوڵڵا وەکو بەشەر کۆچی دوایی کردووە ڕۆشتووە باشە کۆچی دوایی کرد بەڵام محەممەدی پێغەمبەر هەر ماوە ئەمێنێ
وەکو کەسایەتی وەکو کەسایەتی وەکو پێغەمبەراتی کە ئێمە باوەڕمان پێێتی کە ئێمە شوێنی ئەکەوین لەم سەردەما باشە ئەم محەممەدی پێغەمبەرە ئێستا زینووە بە معنایە سنەتەکەی زینووە ژیاننامەکەی زیندووە ئێمە لەگەڵ یا قودوەی ئێمە یانی کەواتە محەممەدی پێغەمبەر وەکو بەشەر وەکو مرۆڤ کۆچی دوایی کرد ینی وەکو هەموو مرۆڤەکانی کۆچی دوایی کرد بەڵام محەممەدی پێغەمبەر بەردەوام بێتەوە پێغەمبەر بەردەوام ئێمە ئەزمونمان لەگەڵ یا هەیە بەردەوام ئێمە بەڵێ محەممەد دەبێتەوە پێغەمبەر مەوەسم ئەم پێغەمبەرە ئەم محەممەدی دووەمیانە کە پێغەمبەرێکە بۆ قیامەت ئەوەنە ژیاننامەیەکی گەورەی هەیە ملیۆنەهایی وەک من ینی خۆمان لە ناو ئەو ژیاننامە لە بەحری ئەو ژیاننامە وەقڵێ خۆمانە شوێن خۆمان پوختەکەن شوێنی ئەکەوین ئەوە ئەکەین کەواتە محەممەد زینووە ئەمە وای لێکا ینی ئەو ئینەی تیاابێ کە نەک ئەو ڕۆمانە سادەی من عملاقەکانی بەشەریەت ڕۆمانی گەورە گەوری لەسەر بنووسن شتی گەورە گەوری لەسەر بنووسن ینی عەرزمە ئەوەیە محەممەد نەمردووە بە معنایە محەممەد زیندووە محەممەد جا لەوێش ئاوتومە ینی شتێک وتووە کە تەشبیه نەبێ وەکو کتێبی باش وایە ئینسان کتێبی باش تەنها یەکجار ناخوێنێتەوە ینی من کتێبێکی باش ناکڕم بۆ یەکجار بخوێنمەوە لە ماڵەوە داینەوە جەریدەیە باشە کتێبی باش بەردەوام ئەی خوێنیتەوە جارێکی تریش و جارێکی تریش و جارێکی تریش هەروەها پێغەمبەراتی پێغەمبەریشی ئێمە بەردەوام ئیسفادی لێکەین بەردەوام لە خزمەتیان و بەردەوام ئەچینەوە خزمەتی ئەوانە هەتا قیامەت کەواتە محەممەد بەردەوام بێتەوە پێغەمبەر دەست خۆش بێ ئەمەوێ باسێک لە بنیادەکەی بکەین طبعا ئەمە دوو بەرگە دوو کتێبە کتێبی یەکەم و کتێبی دووەم ئێمە لە تیۆری ڕۆمانایان بڵین لە گێڕانەوە خوازی نوێدا زۆر گرنگی دەدەین بە بنیادی ڕۆمان بنیادی ڕۆمان بەو مانایی کە خاڵە جەوهەریەکان لەکوێوە دەست پێ ئەەکەن هی ڕووداوەکان و لەکوێوە کۆتایی پێێت ئێمە دوو چیرۆکمان هەیە چیرۆکیشان ئەوەیە کە واقع و لە واقع ڕوویداوە چیرۆکی دووەمیان ئەوەیە کە ڕۆمان نووسەکە ئەوێ بیجێڕێتەوە ئەو چیرۆکە بجێڕێتەوە جا کاتێک کە چیرۆکە واقعیەکە ئەکرێ بە چیرۆکی نووسرا و یاخود جێڕدراوە حتمما جیاوازیەک دروست ئەبێ لە بینیانە لەوانەیە ڕۆمان نووس مەسەل لە ناوەڕاستی چیرۆکەکەەوە دەست پێ بکە بچێتە تا نزیک کۆتایی دووبارە بگەڕێتەوە بۆ سەرەتا یعنی بنیادی ڕووداوەکان تێک بشکێنە یان جاری وا هەیە ئەوەی کە پێی ئەوترێ ئیستیشراف بۆ داهاتوو وەگەڕانەوە بۆ ڕابردوو زۆر ڕۆمان هەیە بنیادێکی بازنەیی هەیە لەو نقطەی کە دەست پێیەکە ئەڕوا ڕووداوەکانی جارێکتر ئەگەڕێتەوە ئەوێ مەسەلەن ڕۆمانمان هەیە بنیادێکی هاوتەریبی هەیە دوو جۆرە حەدەس ڕوودا و بە هاوتەریبی یەکتری ئەڕۆن هەر جارە ڕۆمانوزیشیشان ئەجێڕێتەوە ئەوەی جەنابەت ئەوەنەی من سەیرم کرد و لێی ورد بوومەوە وەکوڵێ ئەگەر دروست بێ ئەتوانین بڵین بنیادێکی بەرامبەریەکی هەیە ئەو بنیادی بەرامبەریەکە ئەوەیە کە کتێبی یەکەم تۆ لە کۆتایی ژیانی پێغەمبەرەوە دەست پێ کردووە کتێبی یەکەمە بەڵام لە کۆتایی ژیانیەوە دەست پێ کردووە هاتووی هەتا نقطەیە کە نقطەی فەصلی بینی هەردوو ژیانی مەدەنی و مەکیە بەڵام لە کتێبی دووەماکەیت لەو نقطەیەوە دەست پێ ناکەیت کە کۆتاییت پێهێناوە بەڵکو لە سەرەتای ژیان و پێش بێعسەت و لەدایکبوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەیهێنی هەتا ئەگاتەوە ئەو خاڵەی کۆتایی بەرگی یەکەم و جا حەزەکەم ئەوە ینی چۆن بوو ئەو بنیادە هات بە خەیاڵتا کە ئاوا بێ تەسەلسولی ئەو ڕووداوانە تێک بشکێنی ئایا گرنگی مەسەلەن ڕووداوی کۆتایی ژیانی پێغەمبەر بێ صلی الله علیه وسلم کە بریتیە لە وەفاتی و دەرچوونی ڕۆحی پیرۆزی و گەڕانەوەی بەرەو ئاسمان کە پێت خۆش بۆ لێەوە دەست پێ بکەی یان چ شتێک لە ڕووی هونەریەوە وای لێ کردووە کە بنیادەکە بەو شێوەیە بێ بەڵێ کاک دکتۆر من کە تقریبا 16 ساڵ بووم کتێبێکی خوا لێ خۆش بوو سید قوتب خوێندەوە بە ناوی هازالدین لە هازالدین تەبەن سید قوتب هەم ڕۆمانووس بووە هەم جەناب دەزانی ئەدیبێکی گەورەوە ڕخنەگرێکی گەورەش بووە بەڵێم لەوێ ئاماژەی بە شتێک کرد بوو هەر ئەو کاتە لای منەوە سیر بوو لەو کتێبە باسیەوە کە ئەی فەرموو هیچ سەحابەیەک نێ زانی ئاخری دینی پێغەمبەری خوا چۆنە چونکە خۆیان لە ناویان ئەژیان کۆتایی ژیاننامەی پێغەمبەریان نەبیری بوون ئێمە دوای کە لە دوای پێغەمبەر صلی الله علیه وسلم لە دایک بووین لە دوای سەحابە لە دایک بووین کولی ڕووداوەکانی سەدەمی سەحابە و پێغەمبەری خوامان لەبەر چاوە باشە ینی سەحابە ینی نێ نەزانی ئاخر ئایەت ئێتە خوارەوە چییە
هەر ئاەتێک هاتە خوارە جێبەجێیان نەکرد بەڵام ئەخیر ئاەت کامەیە ژیان کۆتایی ژیاننامەی پێغەمبەری خوا چۆنە هیچ کامیان نەیانەزانی جا ئەیفەرموو ئێستا ئێمە دینی کامڵ لە بەرچاومانە نیزامەکە بە تاوەتی لە بەرچاومانە بۆ ژیاننامەی پێغەمبەری خوش من کاتێک کە ویسم ئەمە ڕۆمانە بنووسم بیرم لەوە کردەوە خۆ من ینی بەرەبەرە لەگەڵ ژیاننامەی پێغەمبەری خوا نەچووم تا بزان نەزانم کۆتایی ژیاننامەی پێغەمبەری خوا چۆنە چیرۆکە کتێبەکانی سیرا بوونی هەیە یعنی باشە بۆیە من ئازاترم بیرم لەوە کردەوە من باشتر ئەتوانم چۆن بە سەلیقەی من چۆن جوانترە ئەم ژیاننامەیە بنووسمەوە ئاوایی لەگەڵا بکەم لەبەرەوە تاقان ماوەیەکی زۆر بیر کردو کە ئەو تەکنیکەی بەکاری ئەنم لەم بابەتا بێت چۆن بێ بۆ ئەوی لەو ئاستا بێ لە ڕوون بێ بڵێمەی پێغەمبەری خوا ئەوە بکردووە یاری لە ڕوون بێ شەرم نەکەم لەخۆ بڵێم ئەشتی وام کردووە بۆیە بیرم لەوە کردەوە فعلەن خاڵی کە زۆر گرنگ بەلای منەوە کە زۆر شۆک بووە لە ژیاننامەی خۆشمە ینی لە ژیاننامەی پێغەمبەری خوا خوێنمەوە قەت نەمخوێنێتەوە نەگریا بوومەوە ئەویش وەفاتی پێغەمبەری خوا بوو بیرم لەوە کردەوە کەواتە من وەکەڵێ خاڵی دەست پێکردم ئەوێ لەوە دەست پێ بکەم کۆتایی چیرۆکەکە چۆن بە چ تەکنیکی ئەو بکەم فلاشباک یعنی لە کۆتایی و گەڕانەوە بۆ سەرەتا باشە ئەوە بکو جەنابەت ئاماژەت پێدا من لە وەفاتی پێغەمبەری خوا ڕووداوەکان و غەزاکان و هینەکان و اینجا ئەو بنیادە ناوەکیەی کە لەناو وەحیا بۆچوونی من بوونیە بۆ ئەزمونم هەبوو لەگەڵیا هاتمەوە هەتا ئەوش هاتمە شوێنێک ئیتر خۆت فەرمووت کتێبی یەکەم کۆتایی هات دوایی کە دەستم کرد بە کتێبی دووەم ناوام نەکرد ئارەوە بڕۆمەوە چوم لەو سەرەوە هاتمەوە نەک لە دایکبوونی پێغەمبەری خواوە بەڵکو لە عەبدولموتەلیبی باپیری پێغەمبەری خواوە باشە دوایی بۆ بەڵکو ئەو دۆخی کە لەو کاتاکە ئەوە بووە ینی پێغەمبەر تیا لە دایک بووە پێغەمبەراتی دروست بووە ئەم جارە لەم سەرەوە هاتم خۆت فەرموود بەرامبەر دوایی هەردووکیان میایەوە لە یەک ئیتر زۆر تەمان بیرم لەم بابەتە کردەوە وامەزانی هەم تەکنیکەکە تازەیە بۆ ژیاننامەی پێغەمبەری خوا بەکار ناهێنراوە هەم لە ڕووی هونەریشەوە هەم لە ڕووی هونەری ڕۆمانیشەوە یعنی ڕۆمان باشەکانی دنیاشتی لەو شێوەیان کردووە بۆ ژیاننامی پێغەمبەری خوش ئیتر خۆ هەر ئینسان نابێت بۆ سادەی وام بیرمە کردەوە ئەوە بە هینی ڕوت و ڕەجاڵی بچمە بەردە پێغەمبەری خوا قسەی سادە ئەوە یانی شتێک بێت لەو ئاستا بێ یانی عنصوری تەشویقیش طبعا لە کۆتاییایە کە پێغەمبەرێک صلی الله علیه وسلم بەو گەورەیە ژیانی بەو شێوەیە بەڕێکردووە لە کۆتایی پێێت خۆی مەسەلەی وەفاتی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەر خۆی چیرۆکێکی زۆر گەورەیە جوانە یعنی ئەوە عنصورێکی تەشویق کە ئەوە گرنگی ڕۆمانیش زۆر جار لەوەیە کە ئەو تەسەلسولە مەنطیقیە کە لە ڕووداوەکانە لە چیرۆکی دەرەوەیە هەیە تێکی بشکێنێ یعنی بۆ ئەوەی ئێمە هەمومان ژیاننامەی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم کەم تا زۆر خوێندووەتەوە شارەزاین لە سەرەتاوە چۆن لە دایک بووە هەتا کۆتاییەکەی ئەگەر مەسەلەن ڕۆمانەکە هەر ئەوە بێ جێڕانەوە لە سەرەتاوە یەکسەر خوێنەر ئەزانێ کۆتاییەکەی چییە لەبەرەوە کە لە کۆتاییەوە دەستی پێکردو ئەم جارێکی تر تەشویقی بۆ دروستە بێت کە چۆن بزانێ ئەم ڕووداوانە چنراون دەست خۆش بێ بەڕاستی شتێکی جوانە ینی هەر خۆی دەستپێکەکەی دەستپێکێکی جوانە وڵێتر خۆ دکتۆر جەناب تەزانی ڕۆمان چیرۆک نییە باشە ڕۆمان فکرەیە ئەزمونە لە ناو چیرۆکێکە خەڵکی گەی وازان ئەگەر چیرۆکی درێژی نووسیتر ئەوە ڕۆمانی نووسیوە نا بابەتەکەەوە نییە جاری وایە نۆڤڵێت ڕۆمان شتێکی بچووکە وەکو چیرۆک باشە جاری وایە چکە ساتێکە مەسەن کەسێک هەچێتە پەتی سێدارە بە فلاشباک هەتا لە سێدارەی ئێم بێتە یەک ڕۆمانی گەورە لە ڕووی ڕوودا و بچووکە یاری ئەگەر ئەو مەسافەی حساب بکەین ڕۆمان تەنها چیرۆک نییە من ئەمیشە ئامۆژگاریم بۆ گەنجەکان داوای ئەزمونیان لێ کردوم لەم بابەتە چیرۆکیان بۆ هێناوە متوان مامۆستا ڕۆمانێکمان نووسی وایان زانیوە ئەگەر چیرۆکە درێژکەنەوە درێژ بێ ڕۆمان نا ڕۆمان ناوەڕۆک ئیکا بە ڕۆمان باشە کوڵایی فەلسەفی و فکری جا من لەو ڕۆمانە کە جەنابەت ئاماژەت پێدا بۆچی مەرگ لە مەرگەوە دەستم پێکەوە لە ڕووە فەلسەفی و فکرەکەی ئەم بابەتەوە وەفاتی پێغەمبەری خوا چونکە لە ڕاستیە فەیلسوفەکان و عارفەکان و لە ژیاننامەی پێغەمبەری شاوە فێر بووم کە مەرگە مەعنا بە ژیانی ئینسان ئەبەخشێت ئەزانی ئەگەر مەرگ نەبێ من هەموو ئیشەکان دواخەم باشە ئەگەر پێم بڵێن یەک سەعات ئەژی مهمترین ئیشەکانەکەم لەو سەعاتە لەو ژیاننامە کورتەی پێغەمبەری خوا لە 23 ساڵە ینی ئەگەر پێغەمبەراتەکەی حساب بکەی باشە پێغەمبەری خوا لەو ژیانە کورتە گرنگترین ئیشەکانی کرد
چکە دوجار ئەویش ئەمرد پلەی ئەوەی بوو پێش ئەوەی ببرێ ڕسالەکەی بگەێنێ پەیامەکەی بگەێنێ بۆیە ترکی زۆر شتی ئەکرد زۆر شت یعنی ئەمە ئەم فەلسفەی مەرگە کاتێکە من دەستم کرد بەم ڕۆمانە یعنی لە بەرچاو بوو چکە من لە مەجای فەلسفە و فیکر و ئەوشانە متابع و مطالعەم هەبوو فعلاً ژیاننامەی پێغەمبەری خوا هەم لە ڕووی وەکڵێ شۆکە هەم وەک خۆت فەرمووت ینی ئینسانبوونی پێغەمبەری خوا پیشانە تا دوجار با پێغەمبەریش بێ هەر مرۆڤ ینی هەر ئەمرێ باشە دوجار وەک ئەوانتر دوای ئەوەش بەڵام مرۆڤێک توانی چی بکات لە ماوەیەکی زۆر کەمە توانی ڕووگەی مێژوو بگۆڕێ ڕووگەی ژیان بگۆڕێ بێتە پێشەوایکی ئەوە هەتا قیامەت بێتەوە بە پێغەمبەر عەرزم ئەوەیە کە ینی ئەوەی کە لەوێ دەستم پێ کردووە تەنها بابەتە تەکنیکەکە نەبوو بابەتە خودی ڕووداوەکەش بۆ کە ڕووداوی مەرگەکە بووە لە پشتیەوە بڵێ وەڵام من ئەمەیە لەسەر ئەوە تۆزێ زیاتر بوەستم مادام قسە هاتە سەر مەسلەی مەرگ و شەڕ بەڵام دوای ناوەڕێکی کورد کە وەریەگرین درێژە بە ئەم بابەتە ئەین بەڕێزان ناوەڕێکی کورد و گەڕێنەوە لاتان باڵێ بەڕێزان دووبارە سڵاوتان لێبێت مامۆستا پێش ناوبڕەکە باسی ڕووداوی مەرگمان کرد ئەجا هەر بۆ ئەوە من ویستم ئاماژەیەک بە نووسینێک یاخود بڵێن پەرەگرافێک لە نووسینەکەی جەنابەت بکەم کە دووبارە تەوزیفکردنەوە یاخود دووبارە پێناسەکردنەوەی هەندێک لە چەمکەکانە مەرگ ئەوەی کە ئێمە ناسیومان لە واقعا شتێکی تاڵ و ناخۆش و کۆتایی ژیانی ئینسانە بەڵام مەسەلەن تۆ هاتووی لێرە وا هەڵسو کەوت لەگەڵا کردووە کە ئەو مەرگە مانا بە ژیانی ئینسانە بەخشێ لێرە شەڕ هەیە جارێکی تر کە من دیاریم کردووە ئەڵێ شەڕ کەشفی تەنهایی خۆتە لە قوڵترین مانایدا تەنانەت ئەو کاتەش کە لە ناو سوپایەکی ڕێکخراوی وەک ئەوەی موحەممەد دابیت سەرباز بیت هێشتا هەر بە تەنهایی بەرەو ڕووی مەرگی خۆت دەبیتەوە دوجار ئەمەش مانای گەیشتن و گۆڕانکاری بوو دەبوو ئەوانیش بە ئەو تەنیاییە قوڵە بگەن ئەوەی ئەوانی خست بۆ ژێر کاریگەری خۆیان دەوروبەریان نەبوو بەڵکو ناوەوەیان بوو گەیشتن داخوازی تەنهاییەکی تەواو و بنەمایی و هەمیشەییە کە قەت تێناپەڕێت سەرەتا تەنیایی و دواتر بەوانی دیگەیشتن بوو یعنی ئەمەش دیسانەوە جارێکی تر پێناسەکردنەوەی شەڕە ئەو شەڕی کە ئێمە وا ناستی ومانە کاولکاری و ماڵوێرانی و لە ناوبەر بێ یعنی لێرەیە شەڕ تۆ مانایەکی ترت پێداوە چۆن کارت کردووە لەسەر ئەو مەفهومە سلبیانەی کە ئێمە لە واقعا پێی ئەڵێن سەلبیە بەڵام لە ئەدەبا کە یەتە ناو دنیای خەیاڵ و ئەدەب و دنیای ڕۆمانەوە کۆمەڵێک پێناسە و کۆمەڵێک مانای تر وەرەگرن هەر وەکو ئەو مەرگە وەکو ئەم شەڕی کە لێرەیە مەسەلەن نمونونەکەیمان هێنایەوە دکتۆر سەبارەت بە ژیاننامەی پێغەمبەری خوا تەبەن کەی ئینسان وەکڵێ لە خوڵایی ژیاننامەی پێغەمبەری خوا چێتە خوارەوە من لە ئیمامی غەزالی ڕزا و ڕەحمەتی خوای لێبێ و لای کۆمەڵێ لە عارفەکان وانەیەک فێر بووم ینی لە ڕاستیە وانەکە بریتە لەوەی کە تۆ ژیاننامەی پێغەمبەری خوا نابێت تەنها بە دیوی دەرەکی لێ تێبگەی ئەبێ بە زاراوەی ئیمامی غەزالی تەمانەوە وەکو شتێکی سۆفیانە و هین بەکاری هێنێ ئەبێ ئەو فەرمێ ئەبێت تۆزێ پێغەمبەرایەتی تیاوێ یعنی چی ئەو قسەیە یعنی ئەگەر تۆ وەکەڵێت تۆزێک لەو دیوە ئیمانیە نەچەشت بێ تێناگەیلەوە باشە بە تعبیری یەکێ لە عارفان ینی ئەڵێ بێ بیتە شەریک الئەزواقی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەنها لە ڕووداوە دەرەکانە لەگەڵ پێغەمبەرایەتیان نەبی لە ناوەش لە جیهانە ئیمانیەکە درکی بکەی کەواتە ئەمە تەنیا ڕوە ئەدەبیەکە نییە کە ئەو مەفهومانە هەڵئیجێڕێتەوە ڕوە ئیمانی و دینداریەکەشە لە سەردا عەرزم کردی زۆر متەواضعانە بە شەرمەوە بڵێم یعنی ئەمە هین نییە لە خزمەت پێغەمبەری خوا بەڵام ئەم ڕۆمانەی من ئەوەی کە فەرمووت تەنها خەیاڵ و تەکنیک نییە ئەزمونە لەگەڵ ژیاننامی پێغەمبەری خوا ژیانە ژیانێکی ڕۆحی لەگەڵ ئەو بابەتەیە عەرزم ئەوەیە کە وەکەڵێ ئەبێ جۆرێ لە جۆرەکان چەشت بێتت جۆرێ لە جۆرەکان چەشت بێتت ینی لە تەنیایی خۆت ڕزگار بووبی بە شەریکی ئەو چوو بیتە ناو جەماعەتەوە جەماعەتە معنەوی و ڕۆحیەکەی کە پێغەمبەری خوا دروستی کردووە کەواتە ئەگەر من فعلا گەورەترین کێشەی ئێمەی مرۆڤ لە ڕووی وجودیەوە لە ڕووی بوونمانەوە بریتە لە تەنهاییمان ئیغتیراب گەورەترین دەرسێکیش گەورەترین خزمەتێکیش دین بە ئێمەی بکات لە تەنیایی ڕزگارمانەکە لانی کەم ئێستا من لەویا ئەم باتە لەگەڵ پێغەمبەری خوا ئەم کاتەوە بە شەریک ئەم کاتە شوێنکەوتەی ئەو کەواتە شەڕ تەنهاییە
كمن تنهم لمبونا يعني هيج إشارة نابينم بتعبير القرآن كتوشي شقاوة بهم لا يخرجنكما من الجنة فتشقى لما هل تنك تكلم تنيا أبدا توشي شقاوة بن إما بشوين رزقار بوني خما نوين لو شقاوتها يكل يابلين السريكيتر رجع لو شقاوتي تنهاية لو شر رزقار ما نكا بريتيا لوي لروي الروحية وأزموني هاوبش ما لقم مروفا جورا كان بدرس بتعبتي بيغمبران وبتعبتيش بيغمبر الإسلام كوات أو جيشتنا أوي جوانا دست خوش بێ پێم خۆشە زۆرتر ینی نمونەی لێ بخوێنینەوە بەڵام تر ئەوە ڕۆمانێکی دوور و درێژە هیوادارم یعنی هەر کەسێک ئەم بەرنامەیە ئەبینی ئەگەر نەیخوێن بێتەوە ئەو ڕۆمانە بخوێنێتەوە من پێم خۆشە شتێکی تر لێرە سەرنجی ڕاکێشام ئەویش ئەوەیە زمانی نووسینی ئەم ڕۆمانە زمانێکی تەواو ئەدەبی و ئیحابەخشە یعنی زمانێکە نزیکە لە زمانی شێعرەوە ئەوە ژوای کردووە کە چێژێکی تایبەت ببەخشێ بە گێڕانەوەی ڕووداوەکان چونکە ڕووداوە مێژوویەکان ئەگەر بەو تەسەلسولە تاریخیە و واقعیە ئێمە بیانگێڕینەوە جاری وا هەیە جۆرێک لە مەلەل دروست ئەکا پاش ژیان نامەی پێغەمبەریش بەسەر الله عليه وسلم بەڵام کاتێک تۆ یەیت بە زمانێکی تر وەکو ئەوەی کەوتت بەو زمانی کە خۆت ئەزمموی ئەو چیرۆکەت کردووە کەواتە زاتیەتێکی زۆری تێکەڵ ئەبێ ئەم داڕشتانە بۆیە ئەبینین یعنی وەکوڵە عنسوورەکان ڕەگەزە پێکهێنەرەکانی ناو ئەم ڕۆمانە ڕاستە ڕەگەزی واقعین و هەمووی وجودیان لە واقعا هەیە بەڵام کاتێک کە هاتوونێتە ناو ئەم ڕۆمانە ئەڵێ ڕەهەندێکی خەیاڵی ئەدەبی ناو ڕۆمانەکەیان وەرگرتووە من پێم خۆشە لێرە ئاماژە بەوە بکەم کە نووسراوە مەدینە کب لێ ڕاکشا بوو شاری مەدینە کب لێ ڕاکشا بوو ئەوە ئەو تەشخیصە بۆ مەدینە شتێکی زۆر جوان و سەرنجڕاکێشە کاتێک کە یەکێک ئێوە بیخوێنێتەوە چپەیەکت گوێ لێ نەبوو دەنگی سرتەی باڵی فریشتەکان نەبێت بەنێو کوچە و باخ و قەڵا زۆرەکانی ئەو شارەدا بە باڵە درەوشاوەکانیان لە تاریکی ئەو شەوەدا دەفرین یعنی ئەوە ئەگەر بەتایبەتی لە شەوە لە شەوێکی کپە ئەم ڕۆمانە بخوێنیتەوە زۆرتر لەوانەیە هەست بە چێژی ئەم ناو ئەم دێڕانە بکەیت جا ئەوە پێم خۆشە لەسەر ئەوە هەندێ بوەستی لەسەر زمانی ڕۆمانەکە کەوا تا چەند یعنی وەکو ئەڵێ تووشی ئیرهاق و ناڕەحەتی بووی هەتا توانیتە ئەو واقعە تەحویلکەی بۆ ئەو زمانە خەیاڵی و زمانە ئیحابەخشە خۆی ڕاستی هەر قسەی جەنابەت ئاماژەت پێدا ینی بینێکی باشە بۆ وەڵامدانەوە ئەوی شەوەیە ڕۆمان نووس مێژوو نانووسێتەوە جیاوازی مێژوو نووس لەگەڵ ئەدیبا ئەوەیە ئەدیب ئەزمونونەکەی خۆی ئەنووسێتەوە باشە وەک جەنابەت ئاماژە پێدا زمانی شعری هەیە ئەمەش دووبارە لەبەرەوەی کە گەنجی من زۆر متابعی ئەدەبیاتی سید قوتب بووم بە ڕەحمەت بێ لە بیرمە بە دەرس کتێبی تەصیر فەنی سید قوتبم خوێند تصير فني في القرآن الكريم تصير فني سيد قطب بانقشي سيد برحمة بأويه لو كتبه كيكي تعبير للقرآن صورة وينه يعني القرآن للرجال وينه أو يكردوه يعني وقلي بابة معنوية كاني بشان دعوتها حتى حديثك كصحابيك قالوا كانوا يذكرنا بالجنة والنار كأنها رأي العين پیغمبری خواه باسی جهنم و بهشتی بو اکریم کوی لبر چاو مال به بچای خو من بیبی دی عادي اما طبعا السيد فرمي القران دو بنماي هي لما مثلا بنماي كان بريت له تجسيد شتينا بنراو بكاتشتيكي بنراو لبر شاوبه دوم يعني شتي مردو التخيل ناوي التخيل الحسي يعني تجسيد لقى التخيل الحسي التخيل الحسي يعني شتي مردو جان كعب برا والصبح اذا تنفس منش لويا او تكنيكاني ك الصوره هي ولا أزموني الروحية هي بحسابي خم روان بيجي وبلاغي خم بكار بينهم بوي وجنابة فرمود إني كم برجستي كم يكم وبينيش جانيش بكم برا يعني بمردوان نيجر معه أو كم مدينة راكشاو وكمروفيك راكشا ده خواري يقول لك ولا شافني والصبح إذا تنفس بياديك هذا سأدا يعني بكار هناني أم أزمة طبعا بخو نوي زورم وطبعا دكتور من يجوكوا همو جنجك دسي قلم قلتو خليكي ادبيات وانا بشعر دسم بيقر يعني باب الشاعر بلا بيشعر ام شاعر بونا ولا ما دروسي كرد يعني دوايلا للرومان ولا هنا وانا لا شكا ادبيا كان ما جاري كتير بكاري بين ما
لەبەر ئەوە قەڵێ عەرزیشم کردی لەبەر خۆشەویستی پێغەمبەری خوا ئیتر شتەکان بە زینووی دروستە خۆی دەربڕین بە وێنە ینی بۆ کاریگەری زیاترە لەبەر ئەوەی چڕیەکی زۆری تایە تۆ کاتێک بە زمانێکی ئاسایی ئەتەوێ فکرەیەک بگەیەنی ئەبێ زۆر بڕۆی بە قاعیدە سادەکانی زمان بە معنە سادەکانی زمان زۆر بڕۆی هەتا ئەتوانی ئەو بیرەی کە هەتا بیگەێنی بەڵام لە وێنەیەکە ئەتوانی لە ڕستەیەکی زۆر کورتە هەموو ئەو بیرە کۆکەیتەوە ئەوە گرنگی وێنەیە هەروەکۆی جەنابەت دوتە دیانی تعریفی وێنەش پێناسەی وێنەی فەنی و هونەری ئەوەیە ئەڵێن ڕسم قیامه الکەلیمات ئەبێ لە تەخەیولی خوێنەرە ئەو کەلیماتانە ئەو وشانە وێنەیەک بەرهەم بهێنن وێنەیەکی جوڵاو کە بتوانێت هەموو ئەبعادەکانی دیاریکە جا شتی زۆری تایە بێگومان لەوە بۆیە من لە زۆر شوێنی ترە ئەو زمانە وەکو ئەڵێ شعریە سەرنجی ڕاکێشان بەڕاستی ئەوە شەوای کردووە کە چێژێک ببەخشێ بە ئەم چیرۆکە کە ئێمە وەکو چیرۆکێکی ئاعتیادی لەسەر ڕاهاتوو زۆر خوێنمانەتەوە لەم ڕۆمانەیە نایبینین بەڵکو ینی چیرۆکێکە وە هەستەکەی کە تو یەکەم جارە ئەی خوێنیتەوە ئەوە ئەو تابع ئەدەبی وای لێ کردووە یەکیشتر لەو شتانەی کە حەزەکەم قسەی لەسەر بکەین ئەویش مەسەلەی کاتمان باس کرد شوێن لە ڕۆمانە یعنی لە ڕۆمانی تەقلیدیە زۆر باسی شوێن ئەکرێ دابەشکردنی شوێنەکان مثلا لە خەیاڵی ڕۆمان نووسا طبعا من بۆیە ئەمە ئەوانە لەگەڵ جەناب تا باسکەم ئەوە جاری وا هەیە وەکو لێکدانەوە و ڕەخنەگران باز لەوانە ئەکەن بەڵام کاتێک کە ڕۆمان نووسەکە خۆی ئەدوێنی کۆمەڵک شتی تر ینی بەرجەستە ئەبێ لە بەرچاوی ڕەخنەگرەکەیە دابەشکردنی شوێن مثلەن بۆ شوێنی خوازرا و شوێنی نەخوازرا و شوێنی دۆست و شوێنی دوژمن یعنی ئەتوانین ئێمە بڵێن کتێبی یەکەم لەسەر لە شوێنی دۆستان نووسراوە کە مەدینەیە کتێبی دووەم لە شوێنی تا ڕادەیەک نادۆست ئەگەر نەژڵێن دوژمن هەتا و کاتەی ئەگاتە فەتحی مەککە لەبەرەوەی شوێنی مشریکەکانە من زۆر هەستم نەکردووە کە جەنابەت تەعاملت هەڵسوکەوتت لەگەڵ ئەو دوو شوێنە جیاوازەیە کردبێ وەکو کە ئەوەی زۆر جیاواز بن لە یەکتری جا ئایا کاریگەریەکە ئەوەیە کە خودی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەگەر چی مەکە شوێنی نادۆست شوێنی دوژمنیش بووە بەڵام لەبەرەوەی ڕەچەڵێکی لەوێ بووە گەورەبوونی لەوێ بووە یعنی لەوانەیە جاری وا هەیە ڕۆمانوس خۆشی زۆر تعلیلێکی منطقی لەبەردەستانەیە بەڵام جەنابەت چۆن یعنی بۆچی ئەگەڕیتەوە کە ئەو جۆرە دابەشبوونە زۆر لە ناو ڕۆمانەکە هەستی پێ ناکەین لە ڕووی شوێنەوە دکتۆر من مامەڵام لەگەڵ ژیاننامەی پێغەمبەری خوا ئەوە بڵێم لە سەرتاوە ئەو پەنجەرەیە کە لەم کرایەوە لەم بابەتە لە فیردەوسی شاعیری ئێرانەوە بوو فیردەوسی لە شاهنامە بناغەیەکی داناوە بۆ ئەوانەی کە شاهنامەی فیردەوسی ئەناسن و خوێندویانەوە ئەزانن ئەمەش باشە ستراکچەرێکی بناغەیەکێ لە شاهنامە سەری ئەو بناغەیەم کرد لە شاهنامە سەرکەم لە ژیاننامەی پێغەمبەری خوا زۆر ئەنتیکەتر و جوانتر دیارە فیردەوسی بۆ ئەوە ئەڕوا کە ئێمەی مرۆڤ کە ئەبینە مرۆڤێکی کامل و ئەوانە لەگەڵ دێوێکە لە ململانەیەین لە سەرتاوە دێوەکە ئێمەی کوتاوە بە زەویە زاڵ بۆ بەسەرمانە ئێمە لە هەوڵی ئەوین جارێکی تر هەڵسینەوە ئەم جارە لە کۆتاییە ئێمە زاڵە بین بەسەر دێوەکە باشە ئەو ئەکتین بە زەویە ڕزگارمانەوێ باشە من سەیری ژیاننامەی پێغەمبەری خوام کرد صلی الله علیه وسلم فعلا ئەمەم لە ڕووی شوێنەوە چۆن تەوزیف کرد ئەم بابەتە فعلا دێوەکە مەکەیە باشە تەمان فیردەوسی باسی ئەوە کە دێوەکە نەفسی خۆمانە باشە دێوی مەکە باشە لە ژیاننامەی پێغەمبەری خوا ئەوەی نەفسی ئینسان حەزی لە کات پێش پێغەمبەرایەتی خوا بوونی هەبوو تیایی بووە قماریانە کرد عرەقیانە خواردەوە چیانە کە نەفسی ئینسان حەزی لە چیە باشە کەواتە مرۆڤەکان لەژێر دێوەکە بوون دێوەکە زاڵ بۆ سەر ئەوانە باشە ژیاننامەی پێغەمبەری خوا یا بڵێن بەعسەر بە پێغەمبەربوونی پێغەمبەری خوا چۆن دەستی پێ کرد هەوڵیدا مرۆڤایەتی لەژێر دێوەکە دەرکا هیجرەتی کرد بۆ مەدینە باشە هاتە ناو مەدینە جیا بوویەوە لە دێوەکە ئەم جارە بەسەر دێوەکە یا زاڵ بوو جا مەکە و مەدینە لەو ڕۆمانەی منە بە فراوانیە ڕەمزێکی عرفانی لەو شێوەی هەیە مەکە ڕەمزی دێوەکەیە باشە مەدینە ئەوەی تۆ ناو ناشاری دۆست باشە
ئێمەین کەزاڵ بین توانیمانە جواب جابینەوە لە دێوەکە بەهێز بین و جارێکی تەوەنی پێغەمبەری خوا لە مەکایە بەعسە دروستە بێ پاشان هیجرەتە فەرمێ بۆ مەدینە پاشان لە کۆتایە فەتحی مەککە و چوونەوە بۆ مەکەیانی ئەم بناغەیەم لەم ڕۆمانە بەکارهێناوە من ینی بەم ستایلە مامەڵەم لەگەڵ فەلسەفەی شوێن ینی وەکو دیاردەیەک دیاردەناسی شوێن ئەوەی فیلسوفێکی بە ناوی باشلار ینی ئیش لەسەر شوێنەکە ئەوەم بەکارهێناوە جا ئەنتیکە ئەوەیە ینی تاوان من عەرزم کرد زۆر ژیاننامەی پێغەمبەری خوام خوێن بووە زۆر ینی یەکێ لە خۆشەویستەکانمانە وەکو هەموو موسڵمانێکی تر ڕۆمانووسێکی ئیتالی هەیە بە دڵنیاوە جەنابەت ناوت ویستۆ بە ناویکۆ ئەڵێ ڕۆمانێک نووسی خۆی لە مقابلێکە ئەڵێ ڕۆمانێک نووسی لەسەر پاریس لە سەدەی 19 ئەڵێ چوم وردەکاری شەقامەکان شۆستەکان چیەکان هەموو حساب کرد وتی دوای ئەوەی کە ڕۆمانەکەم تەبع بوو یەکێ لە خوێنەرەکانم نامەیەکی بۆ ناردم لەو ساڵا لە فڵان شەقام ئاگرێک کەوتوتە تۆ ننووسیوە منیش لە ڕووی ڕووداوەکانەوە تەسەورەکەی کە پێغەمبەری خوا شەو لە ماڵی خۆی تا چوەتە بەقیع چەنی بردووە حسابی ئەوم کردووە لە ڕۆمانە لە ڕۆواقعەکەیەوە يعني بیرم لەوە کردێتەوە ئەگەر خوێنەری وریا من بۆ خۆم ینی بەحسابی خۆم ینی ئەتوانێت کەشفی ئەوە بکە ینی چەندی پێچووە چەند خەیاڵی کردو چەند هەنگاوی ناوە چەند ئەوەی کردو چەند ئەوەی یاری ئەمە دوای وردەکاریەکی زۆر لەگەڵ شوێنە حتا یەکێک لە ڕخنەگرەکان ئەوەی پێوتمتیان وتی ئەم ڕۆمانەی تۆ مامەڵەکردنە لەگەڵ شوێنە وەرچەرخانی شوێنە بۆ کات يعني ئەمە من ڕۆمانێکی تریشم هەیە پێش ئەم ڕۆمانە لەوێژ ئیشی لەو شەوەیەم کردووە بەمەسم ئەوەیە ئەوەنە دیاردەناسیانە مامەڵم لەگەڵ شوێنا کردووە ینی شوێن دۆستی پێغەمبەری خوایە لە هەر شوێنێک بێ لە هەر شوێنێک بێ ئیتر ئەو شوێنە مەرج نییە ئەوەی کە لە منزوری ئێمە شوێنی نادۆست کەسەکان ئەیگۆڕن ئەوە بێگومان هەر خۆی خەسڵەتی شوێن و کاتیش هەروایە ینی مرۆڤ ئەتوانێت زاڵ بێ بەسەر شوێنە بە بەردەوامی بەڵام ناتوانێت بەسەر کاتا زاڵ بێ ئەو شوێنە مەسەلەن ئەتوانێت دوای چەند ساڵێک بۆی بگەڕێتەوە ئەتوانێت تەعمیری بکە ئەتوانێت تێکی بە بۆیە سوڵتە دەسەڵاتی ئینسان بەسەر شوێنە ینی بە بەردەوامی زاڵە بەڵام بە بەردەوامی کات بەسەر مرۆڤ زاڵە دکتۆر ئێمە شوێن چ لە ئەدەبیاتە لە ڕۆمانە چ لە مەجای ترایسە من لە فەلسەفەشا ئیشەکەم مەسەن چ لە فەلسەفەشا ئێمە شوێن قدوەک خۆی نابینین شوێن بەو شێوەیە بینین کە خۆمان حەزمان لێتی بۆیە شوێنی لە دایکبوونمان هەمیشە لە هەموو شوێنەکانی تر پێ جوانترە ئەگەرچی لە واقعیشا جوان من هەڵا بجەیم باشە هیچ ڕۆمانێکم نخوێنەوەتەوە لەوەچە 200 ڕۆمان زیاترم خوێنبێتەوە لە تەمەنمە باشە هیچ ڕۆمانێکم نخوێنەوەتەوە ئیلا هەر شوێنێکم بینیوە لەو ڕۆمانە باسکراوە قیاسم کردو بە هەڵەبجە درەختەکانی هەڵەبجە هاتوتە بەرچاوم خانۆکانی هەڵەبجە بووە شەقامەکانی وەکو شەقامەکانی هەڵەبجە بووە عینەکانی وەکو نەکانی هەڵەبجە بووە پێوەری من بۆ شوێن هەڵەبجە بە ئەو شوێنی کە یەکەم جار چاوم تیا کردوتەوە باشە ئەی نابینی سەحابە چەند مەکەیان خۆشەویست ئەی ناڵێن بیلالی حەبەشی دەخۆش کەوت ناڵێن باشە پێغەمبەری خۆی دەیفەر بوو ئەگەر دەریان نەکرد قەت بەجێم نەئێهێڵای باشە پەیوەندی مرۆڤ لەگەڵ شوێنە بتەنها پەیوەندیەکی دەرەکی نییە ینی پەیوەندی جغرافی نییە پەیوەندیەکی ڕۆحیە لە ڕاستە ئەمەش بەشێکە لە دینی ئێمە بەشێکە لەوە ینی لەبەر ئەوە کەڵە بەکارهێنانی شوێن و مامەڵەکردن لەگەڵ شوێنە بابەتێکی ئەوە زۆر گرنگە بەلامەوە جەنابەت پێش نووسینی ئەم ڕۆمانە چووی بۆ سعودیە بۆ مەکە و مەدینە نەبەداخەوە هەتا جارێکیان وتم خۆزگە بە خۆزگەی خوا ئەکرا ئەم ڕۆمانەم لەوێ ئەوە ئەمامەوە لەوێ ئەم نووسی هەچەند زۆر حەسرەت من لەوانەیە پێچەوانەی ئەوە من بە شتێکی ئیجابیە زانم کە پێش نووسینەکەی نەچووی چونکە لەوانەیە واقعیت زۆرتر زاڵ بووە بەسەر نووسینەکەدا دکتۆر ئەویست قسەی دووەم ئەوە بکەم لە خزمەتە ئەویش بریتێ لەوەی بەداخەوە خۆزگە مەکە و مەدینە بەو دیوە کلاسیکی و سنەتی خۆی ئەما کە چۆن بوو ئێستا زۆر مۆدێرن کراوە ئێمە تەنها لە ڕووی ڕۆحی و پەیوەندی لەگەڵ کەعباکەین لەگەڵ مەکاکەین لەگەڵ غاری حەراکەین لەگەڵ مەدیناکەین یعنی کە چیتە ئەوێ چونکە ئەوەی ئەبینی ژیانێکی مۆدێرنە لەوێ خۆزگە موسڵمانان ئەو بیرکردنەوەیان هەبوایە ئاوا بووینایە ئەو دیوەهینەی خۆ لە داهاتووش وەکو خۆی بمایەتەوە بۆ ئەو فەزایمان بۆ دروست وایە کە ڕشتنە ئەوێ ینی بەڕاستی ئەزانی من بۆچی ئەو پرسیارم کرد ئەوە گرنگە بەلامەوە یعنی تۆ مەکە و مەدینەت لە ڕێگای وشەوە ناسیوە بۆیە لێرەشە تعبیری یعنی زمانی جوانتر هاتووە یعنی ئەگەر ئەوە تەحویل ببوایە بۆ ئەو حاڵەتە واقعیە و بە چاو پێشتر بتبینیە و بنووسایە
بۆی هەبوو لە لاوەعیا مەسەلەن ئەو واقعیەتە زۆرتر زاڵ بەسەر ڕۆمانەکەیە وڵی تەخۆ ئەزوونم نکردەوە ڕێگە ڕاستەکەی دەستە خۆش بێ وڵا قسەکردن لەسەر و ڕۆمانە تەبعەن زۆر ئەخایەنێ و هەتا لەسەری بڕۆین زیاترە بەس من ئەمێ وەکو خاڵی ئەخیر قسەی لەسەر بکەین کە کاتی بەرنامەکەش بەرەو کۆتاییە ئەوش ئەوەیە کەسایەتیەکی زۆر لەناو ئەم ڕۆمانەیە وجودی هەیە ئەوەش بە حکمی چیرۆکەکە خۆی وایە کە هەم سەحابەیەکی زۆر لە دەوری پێغەمبەر صلی الله علیه وسلم هەم لە سیرەیە مشریکی زۆری ژناویان هاتووە لە سیرەیە جا ئەوەی من تێبینیم کردبێ ئەو شخصیەتانە زۆر وجودیان هەیە لە ڕووی مێژووییەوە ئەوە هیچ هیلاکیەک وەکوڵێ ناڕەحەتیەکی دروست نەکردو بۆ تۆ بۆ ئەوەی ئەو کەسایەتیانە ساخ بکەیتەوە کە ناویان هاتووە لێرەیە زۆر بڕۆی بەدوایە وڵی تۆ ڕۆمان خوێنێکی زۆر باشی دکتۆر بەجددی ینی شتێک کە زۆرمانی کردم ئەوە بوو تۆڵستۆی ڕۆمانوس لە جەنگ و ئاشتیا 300 شخصەتی ناساندووە ڕاست جا ئەڵێن ئەوە یەکی لە بلیمەتیەکانی تۆڵستۆی لەوا بووە لە ڕۆمانێکە 300 کەسایەتی بناسێنی یانی منیش ڕاستی هێنانی ئەو هەموو کەسایەتیانە زۆر هیلاک کرد بوو بۆ من چونکە تۆ ناچاری یعنی لە کۆتایە ناچاری بەدوای ئەو ناوەیە بچی زۆر هیلاک کرد بوو بەڕاستی بەڵام خۆشبەختانە کتێبەکانی سیرە هەن چکە من پشتم تەنها بە یەک سیرە نەبەسە بۆن منە سیرە ئیبن هیشامە گەڕاوم ینی حتا لەناو حەدیسا لە ڕیوایەتەکانە لەم لاکردن لەو لاکردن و ئەوانە بەهۆی خەلفەتی دینیمەوە ینی لەگەڵ دینی ئیسلام ئەوانە گەڕاوم ئەم هەموو کتێبانەم حتا ژیاننامەی سەحابەکان کڵێ هێنکردنی سەحابە حتا لە علومی حەدیسا ئەو تعدیل و ئینانەکە لە ئیران کراوە پشتم بەوانش بەسووە ینی زۆر شەکەتی کردم ینی زۆر ڕەنگە قورسین شت بەلامەوە لەو ڕۆمانە ئەو بابەتە بوو بێ لە ڕاستی ڕاستکردنەوەی ناوی کەسێک ڕاستکردنەوەی ژیاننامەی اینجا ڕاستی تعارض دروست نەبێت چکە لە ڕووی مێژوویەوە هەنێ شت هەیە ینی لێرە نابێ ئەوە بێ مەسەن مؤرخ شتێکی نووسی مؤرخێکی تر عکسی ئەوی نووسیوە تۆ ئەبێ ئەوە بکەیت ساغیشی کەیتەوە ینی دەوری ئەوەش ببیری لەو بابەتە لەبەرەوە فعلا مهیلاکی کردم و هێشتا بە بۆچوونی من ئەم ڕۆمانە خزمەتی ئەوێ ینی ئێستا من خوا عمرم باتەوە لە داهاتوە ئیشی تیا بکەمەوە هین کەمەوە ئەوانە لەگەڵ ئەوەش بەخوا زۆر تەمەنم لەگەڵ یا سەرف کرد و ئەوە بڵێم ینی هیچ کاتێدا نیشتم بۆ نووسینی بەبێ دەستنوێش خۆش بەبێ ئەوە تەنها لەبەر ئەگەر ژیاننامەی کەسێکی تر بوو ئایا جورئەتمان کرد ینی چۆن دێ بابێ ینی خەیاڵە بابێ بەس بۆ ژیاننامەی پێغەمبەری خوا ینی تەسەوەر ناکەم شتێکم نووسی بێ ینی دەستنوێژم نەبوو بێ بەبێ ئەو بێ بۆ چونکە لەبەرەوەی لە ناخیشمە ئستعدادێکی ترم باخر دەستنوێژکردن خۆ دەستشۆدن و ئەوە نییە لە ڕووی ڕۆحیەوە ئستعدادێکی ئەوم لە ڕوون بێ بڕۆمە خزمەت پێغەمبەری خوا ئەوە وابی خاتە تەرازوی حەسەناتی بەڕاستی ڕۆمانێکی ممتعە خۆشە و هەم کەسایەتیەکەش ئیترەوە وەکو وەڵێکە لە خزمەتیابی وەکو ئەوانیە کاتێکت بە هەدەردابێ هیوای تەمەندرێژی و بەردەوامیت بۆ خوازم لە داهاتووە بەڕێزان قسە و باسی ئەم ڕۆژمان لەسەر ڕۆمانی محەممەد دەبێتەوە بە پێغەمبەر لە نووسینی مامۆستا تەحسین حەمەغەریب بە کۆتا گەیشت هیوادارم خوێنەری ئەم ڕۆمانە بن تا ئەڵلقەیەکی تر و بەرنمەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ